ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە تێکەوتوینە ڕۆژی گریانە. ئیلا من ئەبا، ناتانەوێت خەڵک ببینن ناوێ بچێتە بەهەشتەوە، ناتانەوێت لایڤی مولحیدەکان ببینن، لایڤی ئەو هەموو خەڵکە فاسقە ببینن، ناتانەوێت ئەو هەموو فەساد و خراپەکاریە ببینن. ئیلا من ئەبا، وتیان کێ نایەوێ بچێتە بەهەشتەوە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ ئیطاعەی من بکە ئەچێتە بەهەشت، و هەر کەسێکیش گوێڕایەڵی دینەکەی من نەکە ئەچێتە دۆزەخ. گەورەترین ماف لەسەر ئێمەی موسڵمان ئیطاعەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێڕایەڵیکردنێتی بەوەی بامتثال ئەوامیره. چی ئەمرێکی پێمان کردووە بیکەی؟ والله ئەمری خراپی پێت نەکردووە، والله ئەمری خراپی پێت نەکردووە. من دایمە لەسەر مینبەر باسم کردو و دەیان جاری تریش باسی یەکەم. خۆشەویستەکانم، چی کەسێک هەیە تووشی کێشە بێ لە کۆڵانێکە بیانوێت تەعدای لێکەن، دوو سێ برای بێ بیانوێ هاوکاری بکەن یا خزمەکانی بڵێ وڵات فلانە کەستان دایکتان پیرێژنە بڕۆنەوە نەک شتێکتان لێبێ خزمەت دایکتان بکەن. جێیشێکی جەڕار ئامادە ئەکا گەنجێ دێ ئەفەرمێ دایک و باوکم ئەگرین بە دوامە، ئەفەرمێ بڕۆرەوە ئەوە جیهادی تۆ خزمەت دایک و باوکت بکە. بۆ پیرێژنێک و بێ کەسێک بۆ ئەوەی نەکەوێتە دارولعەجەزە خەڵک دایک و باوکیان بەخاوەن بکە. خۆشەویستان، ئەم نیعمەت و ڕەحمەتە لەکوێ هەیە ئەگە لای ئەم نەبێ؟ من بەس ئەمەوێت لە خۆم و لە ئێوە بپرسم، ڕێخستنی ژیانی بینی ژن و پیا و بینی باوک و کوڕ، کوڕ و باوک، دایک و کوڕ و دایک، بینی دراوسێ و دراوسێ، چه کەسێک هەیە بە ئەندازەی ئیسلام و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەخلاق و بە ڕەوشت بوو بێ؟ کاتێ ئێمە ئەخلاق و ڕەوشت و بەرنامەکەی ئەو هەڵناگرین، ماڵی قەڵب هەر سەر بە ساحێب خۆیەتی، خۆمانە بێ پێی بتلێینەوە. داوای کردووە نیعمەتی ماڵەکەی تەنها کەفابێک بەس بەشیان بکا بەش. ئەفەرمێ پەروەردگارە داوا لێکەم نانی ئالی محەممەد قوت بێ، یعنی ئەم ژەما خۆم ژەمێتر خوا کەریمە کورە قوتی چی لای ئێمە؟ بە ئەڵڵا سێ بەشی ئەم مزگەوتە بۆ 100 ساڵتر خواردنی هەڵگردووە، بۆ 100 دانە ساڵی تر خواردنی هەڵگردووە. خەڵکێ تەمەنی چووەتە 50 ساڵ تا ئێستا عمرەیەکی نەکردووە، خۆی خەڵەتاوە و خەڵکی شەی خەڵەتێنێ. بۆ نایدەیتە فلانە نەخۆشخانە، بۆ نایدەیتە فلانە کەس ژن بێنێ، بۆ نایدێتە فلانە شوێن ئیسفادەی لێ بکە. خۆشەویستان بەڕێزەکانم، من بەس لە خۆم و لە ئێوە ئەپرسم لە مێشکی خۆت بیرکەرەوە، چ شتێک هەیە ئەم زاتە مبارەکە کە محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام بامتثال ئەوامیره، ئەو ئەمرانەی بە تووی داوە بڵێ وەڵڵاهی باوکم، وەڵڵاهی کاکە ئەم شتانە بەڕاستی بۆ ناو کۆمەڵگەی کوردی نابێ، بەڕاستی پیا و پێ عەیب ئەمە بکە. کاکە جان لە ئێستەوە تا هەفتەی داهاتوو دێمەوە بۆ سەر مینبەرەکە وەکو ئەم وەرەقەی نەخۆشە بۆم خەنە سەر ئێرە بڵێن بەڕاستی مامۆستا ئەمە چەند عەیبێکەیە ناتوانین شوێنی ئەمە بکەوین، وەرە بۆمان شەرح کە بۆی منیش هەفتەی داهاتوو بۆتان باس کەم. بە سەدان بەڵگە بۆ دەسەلمێنم کە ئەو ڕەخنەی تۆ هەتەوانی و کە ناشتوانین ڕەخنەتە بێ. زاتێک بەو مبارەکیە درک بخەنە بەردەم پای ماڵەکەی پاکاتەوە، ئەو هەموو عەزیەتەی بدەن، لە کۆتایە بێتەوە بفەرمێ فەذهبوا فأنتم الطلقاء، ئەو هەموو عەزیەتە بدرێ. منافقێکی وەک عەبدوڵای کوڕی ئوبەیی سەلول بوهتان بۆ ژنەکەی بکە، 30 دانە ڕۆژ تەپڵی ناموسی پێغەمبەر بکوترێ صلی الله علیه وسلم. چ کەسێ لە ئێوە 3 دقە قبوڵ ئەکا، 2 عەشرەت بە کوش نادا لەسەر ناموس و ماڵ و مناڵی، لەسەر 5000 دینار چاپی بریمەری، 30 دانە ڕۆژ تەحمل بکەی لە ناو مەدینەیە، ئەو هەموو خەڵکە باسی ناموست بکە. چ کەسێکەیە لەم زاتە مبارەکتر، چ کەسێکەیە لەم زاتە بە شخصیەتتر کە ئەمرێکی باشی بە من و تۆ کردووە کە ئیسفادەی شخصی خۆمانی هەیە نایکەین. مع الأسف خۆشەویستان، بۆیە خوای پەروەردگارە فەرمیێ قل ئەطیعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. ئیطاعەی خوا و پێغەمبەرکەن عەلەیهی الصلاة والسلام. ئەگەر پشتان هەڵگرت پەروەردگار کافرەکانی خۆش ناوێ، کەسی بێباوەڕی خۆش ناوێ. وأفرمي ومن يعص الله ورسوله ويتعدى حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين. أفرمي هر كسيك بيت حدودي الله وبيغمر عليه الصلاة والسلام ببزيني يدخله نارا أي تبينت جهنم. برنامج لبردست خوش ويستكم لبردست همو معناه. هیچ کەسێک نییە بە بەرنامەی ئیسلام ژن بێنێ، هاوسەرگیری بکە، دراوسێتی خەڵکی چاک بکە، ئیلتیزامی ئەهلی سونە و جەماعە بکە، قەسەمەن بیللا ئەچێتە بەهەشتەوە پێش ئەوەی بچێتە بەهەشتی قیامەت. و هەر کەسێکیش ئەو بەرنامەیە ببەزێنێ، ژنی ئەبێتە ئەهلی تیکتۆک و سناپچات و بەرەڵاقانە، خۆی ئەبێتە پیاوی بەردەم مەجلیس و خۆشکردنی ناموسی لە لای خەڵکە خەڵکی باسی بکە، و بێ حورمەت ئەبێ فەرژینی قایم بێ لە ڕووتان. هر کەسێک الله في دینکم
لێتان ئەپارڕێمەوە بە پاڕانەوەی ئیسلام ئاگاتان لە ناموس و ماڵ و مناڵتان بێ، ئاگاتان لە ژن و کەس و کارتان بێ، کێشەکانتان بە کێشەی قورئان و سونەت حەلکەن، شتتان مەدەنە دەست خەڵکی نەزان و نەفامەوە بەڕێزەکانم. یودخیلهو نارا، پەروەردگار خزمی کورد نییە، خزمی عەرەب نییە. ئەبوو لەهەب باشترین کەسی قوڕەیش، ئەبا حەکەم کە پێی ئەوترێ ئەبوو جەهل، ئەی تەپێنێتە دۆزەخەوە و لایشی لێ ناکاتەوە سوبحانه وتعالى. هەر کەسێک پەروەردگار سنووری پەروەردگار و پێغەمبەر ببەزێنێ عەلەیهی سەڵات وسەلام، هەر وەک ئامۆزا و مامەکانی پێغەمبەر ئەبێت عەلەیهی سەڵات وسەلام، ئەکرێتە دۆزەخەوە. ئەم دینە دینی سنوور بەزاندن نییە، ئاگامان لێبێ. هیچ کەسێ ڕێ نادەی سنوورت ببەزێنێ، ئاگات لێ بە سنووری خوا و پێغەمبەر مەبەزێنە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تری صحیحە فەرمێ: كل أمتي يدخلون الجنة إلا من أبى، فقالوا يا رسول الله من يأبى؟ قال صلى الله عليه وسلم من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. أفرمي همو أمتكم أتشيت بهشتو إلا من أبى، أجر كسيك نيوي. والله أي بيغمري خو عليه الصلاة والسلام يسأل نفسي خوم وخلشي مزقوتكم وزور خلشي كتريش أي بينم أمانيونين بو بهشت، براسي أمانيونين بو بهشت، براسي ريقا كيتو آسانة، لم همو الرێگە بەسراوانەی کە هەیە، لەم سەرمایەداریە سەقەت و ساقیتەی کە هەیە، کابرایەکی داماو تا ئێوارە ئیش ئەکا، کەسابەتی حەڵاڵ ئەکا 30,000 پێیاکە، ئەختیارێکی ڕیشسپی خۆی کردووە بە سووکترین کەس لە تیکتۆک لە تۆڕە کۆمەڵاتەکان شەوی دوو وەرەقەی دێ. پەروەردگارە سەردەمی فەساد و جاهیلیەتە، پەروەردگارە خۆت بمان پارێزە. کابرایە کە بەو پەڕی شخصیەتەوە تەمەنی 6 ساڵە چقەنە لێ ئەدا و جرت لێ ئەدا دوو لە ڕووی جەنابتان 10,000 نەفەر لەسەر لایڤەکەیەتی. ئەما و ڕۆژەیە کە ئێمە تێکەوتوینە ڕۆژی گریانە. ئیلا من ئەبا، ناتانەوێت خەڵک ببینن ناوێ بچێتە بەهەشتەوە، ناتانەوێت لایڤی مولحیدەکان ببینن، لایڤی ئەو هەموو خەڵکە فاسقە ببینن، ناتانەوێت ئەو هەموو فەساد و خراپەکاریە ببینن. ئیلا من ئەبا، وتیان کێ نایەوێ بچێتە بەهەشتەوە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ ئیطاعەی من بکە ئەچێتە بەهەشت، و هەر کەسێکیش گوێڕایەڵی دینەکەی من نەکە ئەچێتە دۆزەخ.